سەرۆک کیم و سزایەکی نوێ کیم جۆنگ ئوونی سەرۆکی کۆریای باکوور بەکارە سەیر و سەمەرەکانی تەواوی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کرد. تازەترین سزای ناونانی هەر کچێک بوو بە ناوی کچەکەی ئەوە، بەڵام لە دوای ئەو سزایە سزایەکی نوێی دەرکردووە. لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانن سزا نوێکەی کیم جۆنگ ئون چییە؟ سزاکەی کیم جۆنگ ئون ئەم جارە جیاوازە. هەر کەسێ سەیری فیلمی سینەمای هۆلیوود بکات نەک هەر خۆی باوکیشی سزا دەدرێت بۆەوەی ڕێگری لە کەلتوری ڕۆژاوا بگرێت. ئەم هەنگاوەی دەست پێ کردو. ئەگەر منداڵێک سەیری فیلمەکانی هۆلیوود بکات یان سەیری بابەتی ڕۆژاوایی بکات، باوکی منداڵەکە دەبێت بۆ ماوەی 6 مانگ سەربازی زۆرم لێ بکە. منداڵەکەش دەبێت ماوەی 5 ساڵ خزمەتی کۆمەڵگا بکە. هەر ئەمە نا، بەڵکو بە پێی ڕۆژنامەی تەلەگراف ئەگەر هەر منداڵێک کاریگەری کللتوری کۆریای باشووری لەسەر بێ وەک گۆرانی و سینەما، بۆ ماوەی 6 مانگ دەبێت لە سەربازگەکاندا کار بکەن. دەسەڵاتدارانی پیۆنگیانگ داوایان لە سەرۆک خێزانەکانیان کردووە گرنگی بە کللتوری نیشتیمانی بدەن و واز لە کللتوری دەرەکی بهێنن، لەبەرەوەی بە بڕوای دەسەڵاتداران پەروەردە لە خێزانەوە دەست پێ دەکات. ئەگەر دای باب گرنگی بە پەروەردەی منداڵەکانیان نەدەن، بیری سەرمایەداری زاڵ دەبێت بەسەریاندا و دەبنە دژی نەتەوەکەی خۆیان. ئەم بڕیارەی کیم جۆنگ ئون بەلاتەوە چۆنە؟